حکوومەتی ئیسلامی ئێران و پەرەسەندنی کارەساتی هاوسەرگیری منداڵان. نوێترین ئامارێک کە لەلایەن ناوەندی ئاماری ئێرانەوە بڵاو کراوەتەوە باس لە هاوسەرگیری 9753 کچی تەمەندە بۆ 14 ساڵە لە 3 مانگی یەکەمی ئەم ساڵدا دەکات. ئەم ژمارەیە لە چاو ئاماری وەرزی 2 ساڵی ڕابردوو بەرزترین ئاماری وەرزی هاوسەرگیری کچانی تەمەندە بۆ 14 ساڵە. بەپێم ئامارە هاوسەرگیری منداڵان لەم ساڵدا 32% لە چاو ساڵانی ڕابردوو لەم مەودای زەمەنیەدا زیادی کردووە. ئەوە لە حەڵکدایە کە ئەو ئامارە تەنیا ئەو هاوسەرگیریە ڕسمیانە لە خۆ دەگرێت کە لە ڕێکخراوی تۆماری مەدەنیدا تۆمارکراون. لە ڕاستیدا زۆرێک لە هاوسەرگیری منداڵان لە هیچ شوێنێک تۆمار ناکرێن. لەوڕەوە ئاماری ڕاستەقینە گەلێک لەوە زیاترە و کارەساتەکە دڵتەزێنترە. ئێران پاش وڵاتی گینا لە ئافریقا کە لانیکەمی تەمەنی هاوسەرگیری 12 ساڵە بە لانیکەمی تەمەنی 13 ساڵ بۆ هاوسەرگیری پلەی دووهەمی لە ئاستی جیهاندا هەیە. لە ئێرانی ژێردەسەڵاتی ئیسلامی منداڵان لاواسترین توێژی کۆمەڵگان. ملیۆنان منداڵ لەم وڵاتەدا دەرفەت و ئیمکانی ئەوەیان نییە کە دنیای منداڵی خۆیان ببینن. منداڵانی کار، منداڵانی بێسەرپەرشت، ئەو منداڵانەی کە ڕەوانەی مەیدانەکانی شەڕ و بەمین چەندراو دەکەن، منداڵانی زیندانی، منداڵانی گیرۆدەبووی مادەی هۆشبەر و ئەوانەی کە تووشی تونند و تیژی دەبن و هەروەها ئەو منداڵانەی کە لە تەمەنی منداڵیدا دەبنە دایک، باوک یان تەنانەت تەلاق دەدرێن لە زومرەی ئەو جۆرە منداڵانن. هاوسەرگیری منداڵان بە پێچەوانەی مافی کەسی و ئینسانی منداڵانە و نەتەنیا مناڵی ئەوان لەناو دەبات بەڵکو داهاتووشیان لەگەڵ گەلێک کێشە و گرفتی جەستەیی دەرونی و کۆمەڵایەتی بەرەوڕوو دەکاتەوە. لە ئاکامی خەباتێکی دوور و درێژی کە لە پێناو باشتربوونی بارودۆخ و مافی منداڵ لە ئاستی جیهاندا بەڕێوەچوو، سەرنجام ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بە پەسەندکردنی ڕێکەوتن نامەی مافەکانی منداڵ لە ساڵی 1368دا سەرجەم کەسانی ژێرتەمەنی 18 ساڵانی وەک منداڵ بە فەرمی ناساند. کومیتەی مافی منداڵانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانیش لەسەر ئەم بنەمایە داوا لە دەوڵەتەکان دەکات کە ئەگەر تەمەنی یاسایی پێناسەکراو لە وڵاتەکانیاندا کەمتر لە 18 ساڵە بۆ 18 ساڵ بەرزی بکەنەوە. بە پێی ڕێکەوتن نامە نێونەتەوەیەکان هەر چەشنە هاوسەرگیریەکی کەمتر لەو تەمەنە قەدەغەیە و ئەو دەوڵەتانەی کە ئەو ڕێکەوتن نامەیان واژۆ کردووە دەبێ پابند بن بە ڕەچاوکردنی ئەو یاسایە. ئەگەرچی ڕژیمی کۆماری ئیسلامی ساڵی 1373 پەیماننامەی مافی منداڵانی بە شێوەیەکی مەرجدار واژۆ کرد، بەڵام زۆرێک لە برگەکانی بەهۆکاری ناتەبایی لەگەڵ شەرعیەتی ئیسلام بە ئاشکرا پێشێل دەکات. مادەی 1401 هاوسەرگیری هێندێک مەرجی داناوە بۆ ئەوەی پێوەرەکانی شەرعیەت پەیڕەو بکرێت کە بەپێی ئەو مەرجانە بە ئیزنی سەرپرشتیار و دادگا کچ و کڕ دەتوانن پێش لەوەی تەمەنیان بگاتە 13 و 15 ساڵ هاوسەرگیری بکەن. یاسای تاکی کۆماری ئیسلامیش تا ساڵی 1379 لەسەر ئەم بنەمایە نووسرا بوو. واتە سەرپرشتیار کە پیاوە دەیتوانی کچ لە تەمەنی 9 ساڵیدا بدات بەشوو لە تەمەنی 15 ساڵیشدا ژن بۆ کوڕەکەی بێنێت. پاش خەباتێکی دوور و درێژ لە پێناو هەڵوشاندنەوەی ئەم یاسایە دوجار هێزی دادوەری کۆماری ئیسلامی لە ساڵی 1379دا قبوڵی کردکە لانیکەمی تەمەنی 13 ساڵی بۆ هاوسەرگیری کچان بێنێتە ناو یاساکانیانەوە. بەڵام وەکو هەمیشە بە پاساوی شەرعی ئەم مادەیە لە کردەوەدا ڕەچاو نەکرا. هاوسەرگیری پێشوەختە بە تایبەت بۆ کچان کە کات بەسەربردنی منداڵی و دەرفەتی زێڕینی پەروەردە و گەشەکردنی بەهرە و گەشەکردنی جەستەیی و هزری و شگڵگرتنی کەسایەتیان لێزەوت دەکرێت، جگە لەوەی تووشی ئاڵۆزی دەرونی و جەستەیی دەبن، کاریگەری خراپ و لێکەوتەی نەرێنیش لە خێزان و کۆمەلگا بەجێ دەهێڵێت. بووکێکی منداڵ بەهۆی تەحملی کاری هەتاهەتایی ناوماڵ و سنوورداربوونی گرنگیدان بە دەرفەتەکانی مناڵی خۆی دەسەڵات و توانایی بڕیاردان لەدەست دەدات.
ئەو کچانە بەهۆی دووگیانبوونیان لە تەمەنی منداڵیدا و هەروەها نەبوونی شارەزایی و پەروەردەی جنسی تووشی مردنی پێشوەختە دەبن بە شێوەیەکی کە ڕێژەی مردن و گیانە دەستانیان 5 هێندەی کچانی تەمەن 20 ساڵە. هاوسەرگیری پێشوەختەی منداڵان یەکێک لە دیاردەمە ترسیدارەکانی توندوتیژی دژ بە منداڵانە و دەبێ وەک ئەزیەت و ئازاری منداڵ و بە کۆیلەکردنی ئەم گەنجانە و تاوانێکی تاوانکاری هەژمار بکرێت. ئەو دابوونەریتە کۆمەڵایەتیەکە هەژاری و نەهامەتیە ئابوووریەکان بەستێنی پەرەسەندنی هاوسەرگیری منداڵانی پێشوەختە خۆش دەکات و هەروەها ئەو شەرعونەریت و یاسایانەی کە ئیزن بەم جۆرە هاوسەرگیریە دەدات و بەرهەمی دەهێننەوە دەبێت بنبڕ بکرێت. پێویستە شەرعیەت و ئەو یاسادانەرانەی کە شەرعیەت بە ئەنجامدانی ئەم تاوانە دەدەن ڕادەستی دادگا بکرێن و سزا بدرێن. پێویستە شەرعیەت و ئەو یاسادانەرانەی کە شەرعیەت بە ئەنجامدانی ئەم تاوانە دەدەن ڕادەستی دادگا بکرێن و سزا بدرێن. پێویستە تەحەدای ئەو کولتور و نەریتە کۆن و دواکۆتوانە و ئەو دایک و باوکانش بکرێت کە کچە کەم تەمەنەکانیان ناچار دەکەن هاوسەرگیری لەگەڵ پیاواندا بکەن. ئەوانە کە بە زۆری بەهۆی هەژاریەوە ئەم کارە دەکەن پێویستە ئاگاداری لێکەوتە زیان بەخشە لە ڕادەبەدەرەکانی کارەکانیان بن. بۆ دروستکردنی کۆمەڵگایەک کە منداڵان بتوانن لە ئارامی و ئاسایشدا گەشە بکەن، ئیمکانی گەشەی بەهرە و تواناییەکانی منداڵان دابین ببێت، هەژاری و ئالوودەبوون بە مادەی هۆشبەر و هەژاری کولتوری لە دژی بەرژەوەندی و مافی منداڵان بەکار نەهێنرێت و ڕێگری لە هاوسەرگیری منداڵان بکرێت، دەبێ لە دەست ڕژیمی کۆماری ئیسلامی ڕزگار بین.